ئەمڕۆ یەکەمین دانیشتنی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بەڕێوەچوو. لە وڵاتانی پێشکەوتوو خەڵکی متمانە و هیوایان بە پەرلەمان هەیە، بەڵام لە کوردستان هەر لە یەکەم ڕۆژی دانیشتنیەوە هاوڵاتیان هیچ ئومێدێک و هیوایەکیان بە پەرلەمانی کوردستان نییە و بە خراپترین خولی پەرلەمان ناوی دەبن، چونکە بە دیزاینکراو دەیبینن. هیچ خولێکی پەرلەمان نەیتوانێت گۆڕانکاری لە ژیان و گوزەرانی هاوڵاتیان بکە و ئەم پەرلەمانەشە ئەم خولی پەرلەمانە خولی شەشەم بە تەئکید فاشلترین خولە بێ لە مێژووی پەرلەمانی کوردستانە. لەبەرەوەی دیارە ئەم هەموو لایەنەکان بە تایبەتی لایەنەکانی معارەزە هەموو گلێک گازندەکانیان وە خەڵکی دیارە چی ئەڵێت و چی ناڵێ و ئەو سیناروێشی ئەم دوو دەسەڵاتە کردیان ئەوە گومانیتیانە لەگەڵ ئەوەی شابا بڵێن خۆی ئەم هەڵبژاردنە ئەم هەڵبژاردننی پەرلەمانە دیزاینێکی عەجیبی بۆ کرا، ئەوە دیارە و گومانیتیانە لەبەر ئەوەی بزانە خەڵکێکی هە زۆر بێژمار سەوتەکانی سووتانەوە، خەڵکێکی زۆریش سەوتی داوە هە سەوتەکەی دەرنەچوەتەوە لەو شوێنانەی یعنی ئێستا من خۆم دەنگم داوە لەو شوێنەی ئەڕووی دەنگەکەی خۆتی تیان نەبووە، ئەو دێزانای کرا خەڵکە زانێت چۆن چۆنیە. لەگەڵ هاوڵاتیان گفتوگۆی خولی شەشەمی پەرلەمان دەکەم. هەندێکیان ئەوەندە بێ ئومێدن تەنانەت نایانەوێ هیچی لەسەر بڵێن و بەشێکیان دڵیان بە بڕیارەکەی کۆمەڵی دادگەری خۆشە کە بڕیاری بایکۆتی پەرلەمانی کوردستانە. ئەم خولی شەشەمی پەرلەمانی کوردستانە چۆن دەبینی؟ وەڵڵا باشی نابینم، پارتی خزمەتی میلەت ناکە. کۆمەڵی دادگەری بایکۆتی پەرلەمانی کرد، ئەم بڕیارەت پێ چۆن بوو؟ باش بوو، بڕیارێکی باش بوو، باش بوو، بڕیارێکی باش بوو، بەدڵم بوو، ئارەوەڵا بەڵم بوو. پێ دوای پەرلەمانە خزمەتی خەڵک ناکات؟ نایکات، پەرلەمان نایکە، گوێ لە پەرلەمان لەکوێ گرت؟ ئەوە دوو مانگە ماشیان نەداوە ملت مردە برسا، کەس پارەی پێ نییە، کەس پارەی لە باخڵان نییە، خەڵک لەو کۆمپانیا ئێشتەرە بۆ نانەگرێت. بە سەرەتای دانیشتنەکانیان بە زەحمەت دادەنیشن، لە ئێستا وەزارە هەندێک چەند هەردەرە بەشداری ناکەن، مانە هیچ ئومێدم پێ نییە و بڕواژ ناکەم ئەو پەرلەمانە و دە پەرلەمان کەش وەزێ و میلەتە چاپ بکە. بە تەجروبە ئەوە چەند سارە لە گەریان ئەو سارە دەرێ باشتر دەبی، ئەو جارە باشتر دەبی، نەک باشتر نابی بگرە خراپتریش دەبی، لەبەرەوەی هێزە سیاسیەکان زیاتر لێک دوورکەتینەوە، ئەو جارە دەرێن بە دیزاینکردنەوە بۆ معنا ئیسفادە ناکەن، هەر قسەیە و تاو. ئەگەرچی ئەم جارە هاوڵاتیانی یاریمی کوردستان بە ئومێدی گۆڕانکاری بەشداری هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانیان کردو، پێیان وا بوو ئەم جارە پەرلەمان دەبێت بە پەرلەمانی خەڵک، بەڵام بەهۆی دیزاینکردنی هەڵبژاردنەوە لەلایەن دەسەڵاتدارەکان بەشێک لە هاوڵاتیان خولی شەشەمی پەرلەمان بە فاشلترین خول دەبینن. ئیبراهیم زیاد، کەناڵی پەیام، هەولێر.